دکتۆرە بینینی خوێن لە سەرەتای دووجیانی شتێکی ئاساییە و هیچ مەترسی لەسەر دایک یاخود کۆرپەلە هەیە؟ بینینی خوێن لە سەرەتاکانی دووگیانی ئەتوانین بڵێن هیچ کاتێک ئێمە بە ئاسایی دانانین ئەبێ بزانین هۆکارەکەی چییە. بۆیە خانمەکە پێویستە بە زووترین کانسەردانی پزیشکی پسپۆر بکات. پزیشکی پسپۆری ئافرەتان بۆ ئەوەی بزانێت ئایا دووگیانی خانمەکە دووگیانێکی تەندروستە یان نا، چونکە لەوانەیە بینینی ئەو خوێنە لە سەرەتاکانی دووگیانی بەهۆی ئەوە بێت کە دووگیانەکە دووگیانێکی ناتەندروستە، واتە دڵی مناڵەکە لێ نادات و گەشەی کۆرپەلەکە ڕاوەستاوە. لەو حاڵەتەیە کە لەوانەیە مەترسی خانمەکە مەترسی هەبێت بۆ لە بارچوون و ئەم خوێنبیننش کە ئەبینێت لەوانەیە جاری وای خوێنێکی کەم بێت، بەس هەندێک جار خوێنێکی ئەجگار زۆر و ژانێکی زۆرە کە مەترسی لەسەر ژیانی دایکەکە دروست دەکات بەهۆی ڕۆشتنی خوێنێکی زۆر لێوەی. هەندێک جار لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە کەمێک لە کاتی دروستبوونی کۆرپە لە نێزیکی وەڵاشەکە خوێنبەربوون ئەبێت، ئەمەش بە گوێرەی کە مەترسی لە بارچوونی لەوانەیە بۆ دروست بکات کە ئێمە خۆمان پێڵین ئەبرە پیشۆ پلاسێنتا، لەوانەیە لە سەرەتای دووگیانیش هەندێک جار ڕووبدات ئەوەیە کە وەڵاشەکە لەوانەیە کەمێکی ببێتە هۆی خوێنبەربوون، بەڵام هەندێک جار ڕێژەی ئەو خوێنبەربوونە کەمە، بەڵام هەندێک جار زۆرە لە دیوی ناوەوەی منداڵدان کە کۆ دەبێتەوە و هەندێکشی لەوانەیە بێتە خوارەوە. بەڵام هەندێک مەترسی ترمان هەیە لە خوێنبەربوون لە سەرەتای دووگیانی، زۆربەی کات لەو خانمانە ڕوودەدات کە چەند نەشتەرگەیەکی مناڵبوونیان کردووە، لەوانەیە کە لە سەرەتای دووگیانیە و وێڵاشەکە لە ناون پۆشی منداڵدان گەشە بکات کە ئەمەش بە جۆرێک بچێتە ناو دیواری ناوەوەی منداڵدان کە ئەمەش مەترسی زۆری ئەبێت بۆ خانمەکە بەڕاستی. لەوانەیە ئەو خوێنبەربوون زۆرە بە شێوەیەکی ئەجگار زۆر بێت ئەگەر بە زووتریکتان کۆنتڕۆڵ نەکرێت و نەشتەرگەری بۆ خانمەکە نەکرێت، لەوانەیە بێتە هۆی گیان لە دەستدانی خانمەکەش لەو کاتەیە خود مەترسی لەسەر ژیانی دروست بکات. و ئەو خوێنبەربوونش هەندێک جار خوێنبەربوونی لەوانەیە بەهۆی ئەوە بێت کە منداڵ دووگیانێکە دووگیانێکی ئاسایی نیە، لەوانەیە دووگیانەکە لە دەروی منداڵدان بێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.